زیانمەندی هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێکهاتەی کورد بوو، بە تایبەتیش لە ناوچە جێناکۆکەکان. بە پێی ئەنجامە بەراییەکانی کۆمیسیۆن بۆ دەنگدان، 7 کاندیدی مەسیحی لە پارێزگای کەرکووک پێکەوە زیاتر لە 44,000 دەنگیان هێناوە کە زۆربەی دەنگی پارتی و یەکێتین و لە دەنگدانی تایبەتدا ڕۆژی 9 مانگ پێیان دراوە. هاوکات لە 40 دانیشتوانی گەڕەکە کوردیەکان لە سەنتەری شاری کەرکووک دەنگیان نەداوە کە ئەمەش لەسەر کورد بە تایبەتیش یەکێتی و پارتی پێویست دەکات هەڵوەستە بکەن و بە دوای ئەو هۆکارانەدا بچن کە وای کردووە دانیشتوانی کەرکووک بەو ڕێژە زۆرە نەچنە دەنگدان و بایکۆتی پرۆسەکە بکەن. ناکۆکیەکانی پارتی و یەکێتی لە ناوچە جێناکۆکەکان بە تایبەتیش لە کەرکووک زیانی بە کوردیبوونی پارێزگاکە گەیاندووە و ئەوەی گرفتەکەی کەمێک پارسەنگ کردووە ناکۆکی نێوان لیست و هاوپەیمانی عەرەبەکانە لەو شارە و دوورخستنەوەی بەشێک لە کاندیدە دیارەکانیان لە گەری یەکگرتنی تەواوی لیستە عەرەبەکاندا ئەو پێکاتەیە لە ڕێژەی دەنگیشدا پێش کورد دەکەون و کورد دەبێتە کەمینە. ئێستا کورد لە کەرکووک پێشەنگی لە دەست داوە، هەرچەندە یەکێتی ژمارەی کورسیەکانی لە 3 کورسیەوە بووە بە 4 کورسی و پارتی کورسیەکی لە دەست داوە و نەوەی نوێش نەیتوانیوە کورسیەکەی بهێنێتەوە. ئەمەش هەموو لایەنە کوردیەکانی کەرکووک ناچار دەکات لە ئێستاوە بە خۆیاندا بچنەوە و پلانی داهاتویان ئاشتکردنەوەی کوردی شارەکە بێت و سیاسەتە حزبیەکانیان بە ئاراستەی نەتەوە ڕاست بکەنەوە. لە ئەگەری ئەوەشدا کە حزبە کوردستانیەکانی کەرکووک نایانەوێ یەک بن یان بە فشار ڕێگەیان پێنەدرێت، ئەنجامەکان لە داهاتوودا مەترسین بۆ مێژوو داهاتووی شارەکە. جێی ئاماژەیە کۆمەڵی دادگەری لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا ئامادەی خۆی بۆ یەکڕیزی و یەکلیستی حزبە کوردستانیەکان لە ناوچە جێناکۆکەکان دەربڕیوە و لە هەڵبژاردننی ئەم جارەشدا بەرپرسی مەڵبەندی کۆمەڵ لە کەرکووک لە نووسینێکدا ئاماژەی بەوە کردبوو هەموو هەوڵێکماندا کورد یەک لیست و یەک هەڵوێست بێت، بەڵام نەکرا چونکە پارتی و یەکێتی پێشوەختە بڕیاری خۆیان دابوو کە یەک نەبن. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا دەیان جار هۆشداری دراوەتە پارتی و یەکێتی لە کەرکووک وەک 2 هێزی دەسەڵات لە شارەکە دوورکەونەوە لە پشک پشکێنێ حزبی و بە حزبکردنی دام و دەستگاکانی حکوومەت و بێبەشکردنی ئەوانی دیکە. ئەمە وێڕای بێبەشکردنی خەڵکی ڕەسەنی شارەکە لە دامەزراندن و سوودبینین لە داهاتە ناوخۆی یەکەی. دەنگدانی ئەم جارەی کورد لە کەرکووک بەو ڕێژەکەمە بە وەڵامێکی توند بۆ سیاسەتەکانی پارتی وێکێتی لە پارێزگاکە و سزادانیان لەلایەن خەڵکەوە لێک دەدرێتەوە. ئەوەی گرنگە لە ئێستادا کارکردنی حزبە کوردستانیەکانە لەسەر ئاشتکردنەوەی کوردی کەرکووک بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو. ئەگەرنا دەبێت دانیشتوانی کوردی کەرکووک فشار بکەن بۆ یەکگرتنی حزبەکان یان ڕاستەوخۆ حزبەکان هۆشیار بکەنەوە لەو یاریکردنە بە چارەنووسی کەرکووکەوە، چونکە سزاکان لە داهاتوودا هەرچەندە بۆ سەر حزبەکانە بەڵام دوجار بە زیانی گەورە بۆ پرسی کوردستانی بوونی کەرکووک دەشکێتەوە.